دەستگای نووری حیکمە لە فراوانکردنی بنکەوتلقەکانی لەسەر تاسەری هەرێمی کوردستان بەردەوامە و لە نوێترین هەنگاویاندا پرۆژەکانیان گەیاندە گوندەکان و لە ئاهەنگێکی شکۆداردا بنکەیەکیان لە یەکێک لە گوندەکانی سنووری قەزای شارەزۆر کردەوە. طبعاً بە خۆشحاڵی و پاش سپاسی خوای پەروەردگار زۆر سپاسی دەستگای نووری حیکمە ئەەکەم لقی شارەزۆر بۆ هەستان بەکردنەوەی بازنەیەکی تر لە گوندی قەرەگۆل. بەڕاستی کردنەوەی ئەم بارەکانە کردنەوەی ئەم مەرکەزانە ئینسانە بێ سوپاسی خوای لەسەر بکا بۆ ئەوەی کە بێتە مای ئەوەی خوای گەورە لەم ڕێگاوە مناڵەکانمان بپارێزێ لە هەموو شتێکی خراپ بەڵکو پەروەردەیەکی قورئانی وەربگرێت. ئەم پەروەردە قورئانیە کە وای لێ ئەکات کە سبەی بۆ خۆی بۆ دایک و باوکی بۆ میلەتەکەی بۆ خێزانەکەی بۆ هەر هەمووی بێتە بەرەکەتێک، چونکە قورئان کەلامی خوای پەروەردگارە. من لە ماوەی تارەکەشی شارەتم پێکرد ئەم قورئانە بۆ دنیامان پێغەمبەری عەزیزە فەرمێ خوای گەورە بەهۆی ئەم قورئانەوە کەسانێک بەرزەکاتەوە و کەسانێکیش کە پشتی هەڵەکەن خوای گەورە پەنامامدا شکستی دێتە سەریانە و ئێمەش ئینشاءڵڵا بەڵێن دەدەین پشتیوانی ئەم دەستگایە بین. دەستگای نووری حیکمە لە ماوەی ڕابردوودا هەزاران قوتابی لە تەواوی ئاست و تەمەنە جیاوازەکان لە دەوری قورئان و سونەت کۆ کردوتەوە و بەهۆی خواستی زۆری دایک و باوکان لە بەردەوامی ئەم دەستگایە مانگانە و ساڵانە دەستگای نووری حیکمە بەرنامە و پرۆژەکانیان گەورەتر و فراوانتر دەکەن. ئەوەی کە ئێمە دڵخۆشەکە لێرە کە کردنەوەی بنکەیەکی ڕۆشنبیریە لەم سنوورەیە کە بۆ یەکەم جارە لە شوێنێکی سنوورێکی جوگرافی بچووکە بۆ شێوەیە دەستگایەکی ڕۆشنبیری بکرێتەوە. خۆشحاڵین کە توانیمان ئەو هەنگاوە بنین و ئێمە ئەوەی کە بەلامانە و گرنگە خەمی پەروەردەی مناڵەکان و نەوەکان و گەنجەکانمانەکە گرنگترین بابەت لەم سەردەمەیە کە ئێمە لەم وڵاتەیە کێشەی قەیرانی پەروەردەمانەیە. ئەگینا لە مەسلەی خوێندن و شەهادە و شتانەمان کەم نییە، یعنی هەموو شادێکی بەرزمانەیە، بەڵام هێشتا وڵاتەکەمان لە قەیرانەیە. بۆ کارەکەوەیە کە ئێمە قەیرانی پەروەردەمانەیە بۆ ئێمە هەنگاوەمان ناوەکە خزمەت بە پەروەردەی نەوەکانمان بکە و هیواداری کە بتوانین جێدەستمیان دێر بێت. خۆی پەروەردگاری ئینشاءڵڵا بیکاتە پاداش بۆ هەموو لایەکمان. یەکە ئیدارەکانی ناحیەی زەڕایان و قەزای شارەزۆر لە ئاهەنگی کردنەوەی بازنەکەدا ئامادە بوون و دەستخۆشییان بۆ کۆمەڵی دادگەری و نوێنەرەکانیان هەبوو کە بە ئەرکێکی هاوشێوە هەستاون. ئێمە ڕۆخمان زۆر بە خۆشحاڵە زانین کە لە خزمەتانین لەوەها مناسبەیەک و کردنەوەی یەکێکی تر لە فەرعەکانی دەستگای نووری حیکمە. زۆر دڵشادی کردین جەنابی کاک حاجی ئەمجەد کە چەند ڕۆژی پێش و پەیوەندی پێوە کردم فەرمووی کە بەرنامەمان هەیە و جۆرێک لە جۆرەکان فەرعێکی تری ئەم مؤسسە لەم سنوورە ئاکرێتەوە. ئاما دەبوانی خۆشەویست ئێمە پێویستێکی زۆرمان هەیە بەم جۆرە لە دەستگا و مؤسسانە. بەرەزان کۆتا بورگەی لە نزیکەی 20 شار و شارۆچکەی هەرێمی کوردستان دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری لق و بنکەی هەیە و کاری لە پێشینەیان پەروەردەکردنەوەی ئێستایە بۆ ئەوەی لە هەڵدێر و لادان دوور بن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزۆر.